و لە وتارەکەی ئیوارەی ڕۆژی یەکشەممەی پەمپێۆ لەژێر ناونیشانی پشتیوانی لە دەنگی ئێرانیەکان لە پەرتوخانەی سەرۆکایەتی ڕۆناڵد ڕێگن لە کالیفۆرنیا، پەمپێۆ وتی ئەو ڕێبەرایەتی کە لە تارانە زۆرتر لە مافیا دەچێت تاکو حکوومەت. وتارەکەی پرسیارەی لای ئیرانیەکانی دەرەوە و ناوەوەی وڵات دروست کردووە، هەندێکیان بە هیوان لەوانەیە بە ڕێبەرایەتی ترامپ گۆڕانێک لە ئیران بەدێ و کەسانێکی تریش ترسیەوان هەیە کە وەزیری دەرەوە ئامادەیە پەنا بۆ شەڕ ببات. بۆ تێشخستنە سەر ئەم بابەتە کاکی هیوا موحەمەدی ڕۆژەمەنووس و چاودێری کاروباری ڕامیاری لە ڕێگای سکایپەوە لە سویدەوە لەگەڵماندایە. کاکیوە خۆشاتن بۆ بەڕامەی کورتکۆنەکشنی دەنگی ئەمریکا. زۆر سپاس دەکەم، ماندوو نەبن، پیرۆزبایی ئەم بەرنامە نوێژتان لێ دەکەم. بژی کاکە هیوا، ئەوانەیە ئەو جورە باوەڕێیان لە دروست بووە کە لەوانەیە ئەمریکا لە ئیران گۆڕانێک بەدی بهێنێ، تا چەند خۆش باوەڕن و شیانی هەیە ئەو خەونەیان بەجی بێت؟ بێگومان هیوایەکی گەورە نییە بەوەی کە ئەمریکا بیەوێت لە ئێراندا گۆڕانکاری جددی بێتە ئاراوەیان دەسەڵات بگۆڕیان دەسەڵات بڕوخێت، چونکە تەی لە نێو خۆی ئێراندا ئیسا هەموو ئامادەکاریەک هەیە بۆ گۆڕینی ئەو دەسەڵاتە ئەو سیستمە، یانێ کۆمەلگا ئامادەیە بۆ ئەو گۆڕانکاریە، بەڵام بەداخەوە لە دەرەوەی ئێران ئەو ئامادەکاریە نییە و ئەگەر چاو لێ بکەین سیاسەتەکانی ترامپ هەتاکو ئێستا ئاوا بووە لە پێشا هەڕەشە دەکات، دوایە توندی دەکاتەوە، لە کتوپڕێکدا بە تەوافقێک دەگات بەو تەوافقی کە بۆ خۆی پێی باشە. لە سەدەکانی ڕابردوودا لە کاتی ڕێژمهورەکانی دیکەدا بەتایبەتی ڕێژمهورەکانی بوشی باوک و بوشی کووردا زۆرتر ئەمریکا هێزی لەشکری بەکاردەهێنا و قازانجی ئابووری دەکرد، بەڵام ئێستا هەڕەشە دەکات و قازانجی ئابووری دەکات، بەبێ ئەوەی کە خەسارێکی زۆر بدات دەیەوێت قازانجێکی زۆر بەدەست بێنێ. بۆیە چاوەدێرانی سیاسی لەو باوەڕدان و ئەو وەزیەتەی کە ئێستا لە ئێراندا هەیە و ئەو گرژی و ئاڵۆزیە لە نێوان ئێران و ئەمریکادا هەیە، زۆر لایەن کە منیش بۆ خۆم لەو بڕواایەدام لەسەر ئەوە هاوڕان کە سیاسەتی ئەمریکا گۆڕانکاری نییە لە ئێراندا، سیستم نییە، بەڵکو تەنیا بۆ بگەیشتن بە تەوافقێکی دوولایەنەیە کە هەردووکیان پێیان خۆش بێت. کاک هێوا، قسەکانی وەزیری دەرەوە پەمپێۆ گوایە ڕێبەرانی ئیرانی وەکو مافیان تاکو حکوومەت و هەروە هەڕەشەکانی ترامپی یا لە بەرامبەردا هەڕەشەکانی ڕۆحانی، ئایا شتێکی لێ سەوز دەبێت یان هەر قسە و هەڕەشەی پوچە وەکو دەڵێن؟ ئەگە چاو لێ بکەین عینی ئەو قسانە ئەو شەڕە قسانە لە نێوان سەرۆکی کورەی باکوور و لە نێوان ترامپدا هاتە ئاراوە، بەڵام لە کتوپڕێکە دەستیان خستە ناو دەستیەک و لە بەردەم کامێرەکاندا بە پێکەنینەوە دەرکەوتن و ئەمەش وای کرد کە سەبارەت بە ئێرانیش هەر عینی هەڵوێست بێتە ئاراوە. سیاسەتمەدارانی ئێرانی، دەسەڵاتدارانی ئێرانی زۆر زیرەکانە دەتوانن سیاسەتی جیهانی بخوێنەوە، دەتوانن بەرژەوەندیەکانی جیهانی بخوێنەوە و توانیوانە تا ئێستا لە نێوان بەرژەوەندیەکاندا، لە نێوان دەسەڵاتەکاندا، لە نێوان ئوروپا و ئەمریکادا بە شێوەیەک لە شێوەکان بۆشاییەک دروست بکەن و لەوێدا بە قازانجەکانی خۆیان بگەن، چونکە هەتاکو ئێستا ئوروپا هەڵوێستێکی جددیان بەرامبەر بە ئێران نییە و ئەمریکا لە هەڵوێستی بەرامبەر بە ئێران هەتاکو ئێستاش نەیتوانیوە هاوپەیمانیەکی ناونەتەوەی دروستکە و لە نێو خۆی ئێرانیشدا لەگەڵ لایەنە ئۆپۆزیسیۆنە ئێرانیەکان نەیتوانیوە ڕێکەوتنێ بکە، وەکو ئەوەی کە لە ساڵی 2000ەکان لە ئینگلستان لە نێوان ئۆپۆزیسیۆنە ئێرانیەکان بۆ زۆری لە ئیرانیەکانی ناو دەروی وڵات ترسیان لەوەدایە کە پەمپێۆ ئامادەیە پەنا بۆ شەڕ ببات و لەگەڵ شەردا نییەن. ئایا ڕێگایەکی تر لە بەرامبەردا هەیە بۆ لادانی ئەو ڕژێمە؟ بێگومان ئەگەر کۆمەلگای ناونەتەوەیی هاوکاری گەلانی ئێران بکات لە نێو خۆدا ئەو سەرهەڵدانانە جددی بن و پەرە بستێنن و هەروەها ئالتەرناتیڤێکی جددی بێتە ئاراوە بۆ بتوانێت لە بەرامبەر گۆڕانکاریەکاندا وەڵام دەربێت و کۆمەلگا بەرەو ئارامی ببات، من پێم وایە دەکرێت، بەڵام هەتاکو ئێستا بەداخەوە هیچ کام لەوانە پێک ناتوە. پەمپێۆ لە وتوژەکەیدا لەگەڵ بەشی فارسی دەنگی ئەمریکا وتی ئەوان لەگەڵ ڕۆخانی ڕژید نانیەن، بەڵکو دەیانەوێت لەگەڵ ساز بن ئەگەر بێت و دەست لە بەڕامی ناوکی هەڵگرن. ئایا هیچ جیوازیەک دەبینین لە نیوان ئەو هەڵویستەی ئەو جارە و ئەم هەڵویستەی ئێستایان؟ بێگومان زۆر جیاوازە، بەڵام لە بەرامبەر ئەوەی قسەکانی پۆمپیۆدا جارێکی دیکە بەڕێز دۆناڵد ترامپ ڕایگەیاندووە کە ئێمە هەموو هەوڵێک دەین بۆ ئەوەی بگەینە ڕێکەوتنێک سەبارەت بە چەکی ناوەکی ئێران. بێگومان ئێران لەباری
سەربازیەوە ناتوانێت لەگەڵ ئەمریکادا ڕوبەڕوو بێتەوە. ئەوانەی کە دەیکەن ئەو قسانەی ئێران بێگومان زۆر جدی نییە و ئێران ئەو هێزەی نییە. وەختی خۆی سەدام حوسێنیش شەڕەکانی ناو نابووە شەڕی دایکی شەڕەکان، ئێرانیش هەمان قسە دەکات. دیکتاتۆرەکان هەموو کاتێک ئەو قسانە دەکەن، بەڵام ئەوەی کە زۆر گرینگە ئەوەی کە چاوەڕوان دەکرێت، ئەوەی کە کۆمەلگای ئێرانی گەلانی ئێران چاوەڕوانی لێ دەکەن، ئەوەی کە ئازادی خوازان چاوەڕوان لێ دەکەن، ئەوەیە کە ئەمریکا سەبارەت بە دەسەڵاتداران و بە دیکتاتۆر زۆر بە کورتی سەرۆک ترامپ و کاربەدەستانی ئەمریکا لە لایەکەوە هەڕەشە دەکەن و دەرگاکاندا دەخەن، لەو لاشەوە ئامادەگی خۆیانشە دەدەن بۆ دانوستاندن. خوێندنەوەی بە چییە؟ خوێندنەوەی من ئەوەیە کە ئێران ئەمریکا دەوێت لەگەڵ ئێراندا بە تەوافقێکی دڵخوازی خۆی بگات و لە داهاتوویەکی نزیکدا احتمالی زۆرەکە گۆڕانکاریەکی جدی بێتە ئاراوە. هیوا موحەمەدی چاودێری کاروباری ڕامی و ڕۆژەمەنووس زۆر سپاس. سپاس بۆ باش.